ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش فێرخوازان وا لەوانەیەکی تر داهاتمەوە خزمەتان وانەیەکی زۆر گرنگ و بەسوودە ئەویش چۆنیەتی ناونان و وتنی کاتە کاتژمێر پرسیار لە کەسێک بکەین کاتژمێر چەندە یاخود کەسێک پرسیارمان لێ بکا کاتژمێر چەندە چۆن وەڵامی بدەینەوە یاخود بە هەمان شێوە کەسێک وەڵامی دایەوە تێبگەین کە کاتژمێر چەندە لە زمانی ئەڵمانیدا دوو جۆر کاتژمێر هەیە کاتژمێری یەکەمیان جۆرێکیان پێ ئەڵێ فۆرملیشی پێ ئەڵێن ئۆفیسیالە کاتژمێری ئۆفیسیال بە مانای فەرمی دێت نمونە لە دام و دەستگاکانە یاخود فۆرملیشی پێ ئۆترێ یاخود ئۆفیسیال هەردووکیان ئەم کاتژمێرە بزانین چییە Die offizielle Uhrzeit hat 24 Stunden. Wir sagen zuerst die Stunden, dann das Wort Uhr und am Ende kommen die Minuten. Die offizielle Uhrzeit hat 24 Stunden بمعنای کاتژمێری فەرمی 24 ساعتی هەیە وەکە هیبینن 24 ساعتی هەیە Wir sagen zuerst die Stunden سەرەتا ساعاتەکە ناودەنین کاتژمێر چەندە نمونە یەک dann das Wort Uhr دواتر وشەی کاتژمێر ساعات یەک und am Ende kommen die Minuten و لە پاشان دەقیقەکان دێن نمونە کاتژمێر 12 و ساعات 12 و 10 دقیقەیە یان ساعات 8 و 10 دقیقەیە ئەم جۆرە کاتژمێر لە دوای ساعات 12ەوە نمونە 12 پاشنیمەڕۆ ناڵین کاتژمێر یەک بەڵکو 13 ئەڵێن کاتژمێر 13 یاخود 14 یاخود کاتژمێر 20 یان 22 ئەم جۆرە کاتژمێرە 24 کاتژمێری هەیە 24 ساعتی هەیە ئەمە شێوازی فەرمیەکەیە بەم شێوەیە کاتژمێری فەرمی نمونە ئێمە موعیدێک تەرمینێکمان هەیە بە شێوازی فەرمی یاخود هەر نمونە هەواڵەکان یاخود فیلمێک ئەڵێ کاتژمێر 22 هەواڵەکانە بەم جۆرە با سەیریکەین بزانین چۆن پرسیار دەکەین و چۆن بەکاری دێنین دی ئۆفیسیال و ئۆتسایت کاتژمێری فەرمی کاتێک پرسیار ئەەکەین ئەڵێن wie spät ist es کاتژمێر چەندە سەیریکە هەمیشە کاتی پرسیارکردنیش بە دڵنیاییەوە نیشانەی پرسیاردا ئەنین و دەڵێن wie spät ist es کاتژمێر چەندە و ئێمە لێرەدا چی ئەڵێن نمونە 8 Uhr ئەڵێن کاتژمێر 8 و بەم شێوەیەش دەتوانین بڵێن es ist 8 Uhr بە هەمان شێوەیە کاتژمێر 8 es ist 8 Uhr کاتژمێر 8 ساعات 8 هەردووکی هەر وەڵام ئەتوانین بڵێن 8 Uhr بە تەنها بڵێن ساعات 8 و بەڕستەیش وەڵامی بینەوە بەم شێوەیە ئەڵێن es ist 8 Uhr کاتژمێر 8 8 Uhr بەمانای 8 دێت سەیرکەن ئەبەم شێوەیە پرسیارەکە بەم جۆرەیە wie spät ist es و نیشانەی پرسیار هەیە لێرەیە نیشانەی پرسیار ڕستەیەکی پرسیاری کاتژمێر چەندە وەڵامەکەی 8 Uhr ئەتوانین هەر ئاو بەو شێ بڵێن کاتژمێر 8 و یاخود ئەڵێن es ist 8 Uhr کاتژمێر 8 es ist 8 Uhr کاتژمێر 8 یاخود بەم شێوەیەش پرسیار دەکرێت بەم شێوەیە تریش ئەڵێن wie viel Uhr ist es wie viel Uhr ist es کاتژمێر چەندە وەک ئەمەی سەرەوە بە هەمان شێوە بەڵام ئەتوانرێت بەم دوو جۆرە پرسیار بکرێت wie spät ist es کاتژمێر چەندە یاخود wie viel Uhr ist es کاتژمێر چەندە وەڵامی ئەمەشیان هەروە بە هەمان شێوە وەک ئەمەی سەرەوەیە ئەڵێن 8 Uhr کاتژمێر 8 و یاخود ئەڵێن es ist 8 Uhr کاتژمێر 8 هەر بە هەمان شێوە وەک لێرەدا ئەیبینن وەک وتمان لە کاتژمێری فەرمیدا کاتژمێرەکە سعاتەکە و
دقيقەکەیش بە دقیقی بە تەواوی ئەوترێت. نمونە ئاخت لێرەدا ئەمە هەشتە سەیریکەن ist acht Uhr سعات هەشتە کاتژمێر هەشتە و لێرەدا سەیریکەن هەشت و پێنج دقیقەیە es ist 8:05 هەشت و پێنج دقیقەیە es ist 8:05 es ist 8:05 بە معنای کاتژمێر هەشت و پێنج دقیقەیە سەریکەن پێنج دقیقە هەشت ئەمە کاتژمێرەکە es ist 8 Uhr کاتژمێر هەشتەکە و دوای ئەوە ئەم پێنج دقیقەی کۆتایی سەریکەن 5 بە معنای پێنج دێت es ist 8:05 کاتژمێر هەشت و پێنج دقیقەیە و لێرەدا سەریکەن کاتژمێر هەشت و دە دەقەم داناوە لێرەدا ئەمە بۆ نمونە کاتژمێر هەشت و دە دقیقە بەم شێوەیە ئەڵێن es ist 8:10 کاتژمێر هەشت و دە دقیقەیە es ist 8:10 کاتژمێر هەشت و دە دقیقەیە سەریکەن هەشتەکە لێرەدا ئەمە ئەیبینن کاتژمێر هەشتە es ist 8 Uhr کاتژمێر هەشت یاخود سعات هەشت و ئەمەش چێن بە مانای دە دێت چێن مینوتن es ist 8:10 کاتژمێر هەشت و دە دقیقەیە کاتژمێر هەشت و دە دقیقەیە سەیرکەن زۆر زۆر ئاسانە کاتژمێر هەشت و دە دقیقەیە لێرەشدا من هەمووی بۆ داناون کاتژمێر هەشت و 15 دقیقە 20 هەتا تا کۆتایی سەریکەن بۆ ئەوەی زۆر بە جوانی بە وردی لێی تێبگەن وەک وتمان ئەم شێوازی کاتژمێرە پێ ئەوترێ فۆرمێل بە مانای فەرمی یاخود ئۆفیسیال بە مانای کاتژمێری فەرمی دێت کاتژمێری فەرمی بەم شێوەیە کاتژمێر هەشت و 15 دقیقە سەیرکەن es ist 8:15 بە مانای 15 دێت es ist 8:15 کاتژمێر هەشت و 15 دقیقەیە کاتژمێر هەشت و 15 دقیقەیە بە هەمان شێوە سەیرکەن لێرەدا هەشت و 20 دقیقە es ist 8:20 سەیرکەن وەک خۆی هەمووی ئەنووسینەوە es ist 8 Uhr لێرەشدا هەر بە هەمان شێوەیە دوای ئەوە لە دوو کۆتاییە 20:20 دقیقە یاخود لێرەدا 8:25 دقیقە es ist 8 Uhr هەر وەک خۆی ئەنووسینەوە سەیرکەن 25 کاتژمێر هەشت و 25 دقیقەیە سەیرکەن زۆر زۆر ئاسانە و کاتژمێر هەشت و 30 دقیقە es ist 8:30 es ist 8:30 کاتژمێر هەشت و 30 دقیقەیە هەشت و 30 دقیقە 30 دقیقە بە تەواوی ئەڵێن هەمیشە لە ئۆفیسیالە لە فۆرمێلە لە کاتژمێری فەرمیدا دقیقەکە بە تەواوی چەند دقیقەمان هەیە ئەیڵێن نمونە لێرەدا 8:35 دقەمان هەیە es ist 8:35 سەیرکەن 8:35 دقیقەمان هەیە بەم شێوەیە بۆ هەموو کاتەکان بەم شێوەیە بەکاری دێنین یاخود 8:40 دقیقە یاخود 8:45 دقیقە یاخود 8:50 دقیقە بە هەمووی بەم شێوەیە es ist 8:40 8:40 دقیقەیە 8:40 دقیقە یاخود کاتژمێر 9 ئەمە لێرەدا من 50-55 دقیقەکانم داناوە ئەتوانن لای خۆتانەوە بینووسن بەم شێوەیە ئەنووسێت ئەگەر کاتژمێر 9 بێت ئەڵێن es ist 9 Uhr کاتژمێر 9 کاتژمێر 9 ئەمانە هەمووی دیارە نوێی بەیانین لەبەر ئەوەی نوێی ئێوارە ئەگۆرەتە بێ بە 21 سەریکەن لە خوارەوە بۆم داناون کاتژمێر هەشتی ئێوارە کە 20 ئەکات من لێرەدا بۆم داناون لێرەدا سعات 20 بە مانای هەشتی ئێوارە دەکات لە کاتژمێری فەرمیدا 20-21 کاتەکان بەم شێوەیە دادەنین
es ist 20 Uhr کاتژمێر 8 20 دەکا es ist 20 Uhr بمانای کاتژمێر 20 کاتژمێر 20 چەند ئەکا 8 ئێوارێ دەکات و یاخود لێرەدا بەم شێوەیە 8 و 5 دقیقه کاتژمێر 25 دقیقه es ist 20 Uhr 5 کاتژمێر 8 و 5 دقیقه یاخود لێرەدا ساعات 8 ئێوارەی 8 و 10 دقیقه بمانای کاتژمێر 20 و 10 دقیقه ئەکات es ist 20 Uhr 10 es ist 20 Uhr 10 کاتژمێر 20 و 10 دقیقه 20 و 10 دقیقه ئەکاتە 8 و 10 دقیقەی ئێوارێ بەم شێوەیە ئەیبینن بۆ هەموو کاتەکانی بەم شێوەیە بەکاری دێنین با بێنە خوارەوە با بێنێ کاتژمێر 21 بۆ نمونە یاخود کاتژمێر 20 و 55 دقیقه کاتەکەی بە تەواوی بە دقیقی ئەیڵین لێرەدا کاتژمێر 20 و 55 دقیقەیە بمعنای 8 و 55 دقیقه ئێوارە es ist 20 Uhr 55 کاتژمێر 8 و 55 دقیقەیە یاخود لێرەدا کاتژمێر 21 یاخود 22 بە هەر شێوەیەک ئەیڵێن لێرەدا 21 es ist 21 Uhr ئێستا کاتژمێر 21 es ist 21 Uhr کاتژمێر 21 بەم شێوەیە ئەیبینن هەمووی بەم شێوەیە بەکاردێنین کاتژمێر چەند بێت کاتەکەی سەعاتەکە بە تەواوی ئەیڵێن ئەمەی بینیتان لەم وانەیەدا باسی کاتژمێری فەرمی بوو بۆم کردن سەیرکەن ئەمە کاتژمێری فەرمیە لێرەدا بۆم باس کردن و لەوانەی داهاتووشدا باسی کاتژمێری نافەرمی ئەکەین ئەو کاتژمێری کە لە بازار ڕاو کە زۆر ئاسایی لە ماڵەوە یعنی فەرمی نییە لە دام و دەستگا و شوێنی تر نییە بەکاری دێنین لەوانەکەی تریشدا باسی ئەوەتان بۆ دەکەم بۆ هیوایە سودمەند بوون بێتن تاکوانێکی تر شاد و بەختەوەربن